بازاری کوردەواری خۆماڵی بازارێک بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان لە کوردستان. ئەمڕۆی هەرێمی کوردستان لە پێنابوونی زیاتر بازاری جۆراوجۆر و بەرهەمە خۆماڵەکان بۆ وتەی فرۆشیاران گرنگە، چونکە دەبێتە هۆی کێبڕکەی بازار لەسەر جنبوارەکاندا و بەتایبەت خۆراک و پێداویستی. لەکردنەوەی ئەم فیستیڤاڵە بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکانە زیاتر و هەروەها بۆ ئەوی ئەو کەسانەی کە بەرهەمی خۆماڵیان یا کۆمپانیەکان زیاتر بڵێن پەیوەندیان هەبێ بە یەکەوە یەک بناسێنن و هەروە ئێمە کۆمەڵێکین بڵێن خۆمان کۆمەڵە گەنجێکین ئەم فیستیڤاڵەمان کردوێتەوە و نزیکەی 100 کۆمپانیا بەشدارەوە هەروەها بڵێن ئیشی دەستیە خواردەمەنیە هەموو ئەو شتانێتیایە. بەدڵنیایی نەک لە فیستیڤاڵی وایە بەدڵنیایی بۆ فیستیڤاڵەکان زۆر زەرورە بۆ ئەوەی خەڵک زیاتر ئاشنای ببێ. بەڵام من حەزەکەم لە هەموو کنوکە لە بەرەکی ئەم شارەمان ئەم کوردستانەمان بەرهەمە ناوخۆیەکان بوونیان هەبێ بە خاتری ئەوە ئێمە دوورکەوینەوە لەم بەرهەمە دەرەکیانە. لەم ساڵانەی دوایدا کێبڕکەی فرۆشتنی شتومەک و پێداویستی و خۆراک بە شێوی بەرچاو لە هەرزان بازاڕەکان دەبینرێت. ئەمە لەلایەک سەرمایی خاوەنکاران زیاد دەکا و لەلایەکی دیکەش هاوڵاتیان سوودمەند دەبن لە هەرزانکردنی نرخەکان. زۆر ئەساسە بەرهەمە خۆماڵیەکان زین و بکرێتەوە لەبەرەوەی ئێستا بەڕاستیەکەی لە بازاڕە زۆر خواردن هەیە نازانین چییە چۆن دروست کراوە لەوە چێ سوودی نەبێ بۆی ئامی کۆمەڵگا زەرر نەبێت لەبەرەوە پێویستە خواردنە کوردیەکان بەڕاستی زین و بکرێتەوە. طبعاً گرنگیەکەی زۆر زۆرە. ئێمە پارەمان زۆر ئەڕواتە دەرەوانە زیاتر بەم شتانەوە ئەگەر بێت و ئێمە لە ناوڵاتی خۆمانە دروستیکەین هەم گەنمەکەمان سەرفە بێ هەم جۆکەمان سەرفە بێ هەم یعنی بڵین ماس و دۆشتەکەمان سەرفە بێ یعنی سەیرەکەی ئەم شتانە سەرفە بێت و بۆ ناو بازاری خۆمانە هەم بە سوودترە خاوێنترێکە ئیسیفادەی زۆرترێکە سەیرەکەی ژێرخانیشمان ئەبووجێتەوە پێی یعنی پێویستە خەڵک بیر لەوە بکاتەوە بگەڕینەوە بۆ شتەکانی خۆمان. لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو کۆمپانیای ناوخۆیی و بیانی بوونی هەیە. هەموو ئەمانەش دەرفەتن بۆ ئەوەی جموجۆڵی بازار زیاتر ببێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.